ڕۆژتان باش ئەمڕۆ لەم کۆنفرانسە ڕۆژنامەوانیەدا و لە پێناو کۆنەکردنەوەی ئەو لایەنە پەیوەندداران و قەرەباڵغ نەکردن پێمان باش بوو لە ڕێگەی دام دەستگاکانی ڕاگەیاندن هاوڵاتیان ئاشنا بکەین بە ئەعلانکردنی سیستەمێکی نوێ لە داتا و زانیاری بە شێوەی GIS و ئینفۆرمێشن سنتەر سنتەری زانیاری لە کۆڵ سنتەر واتە هێڵی گەرمی 24 کاتژمێری کە ژمارەیەکی زۆر لەو کارمەندە بەڕێزانە کە لەسەر هێڵ دەبن بە مەبەستی ئامانجەکانی چەند ئامانجێکی گرنگ لە گرنگترین ئامانج کەمکردنەوەی ڕۆتین لەسەر هاوڵاتی بۆی هاوڵاتی بتوانێت پەیوەندی بەدام و دەستگای تەندروستی بکە بە شێوازێکی ئۆنلاین بەبێ ئەوەی بگەڕێتەوە بە تایبەتیش لە کاتی ئێستادا کە قەدەغەکردنی هاتوچۆ هەیە بەبێ دروستکردنی قەرەباڵغی و بەرکەوتن و هاتوچۆی ناو سیارە و هاتنی بۆ نەخۆشخانە بە ئۆنلاین دەتوانی ئاراستەی دام و دەستگاکانی تەندروستی وەربگرێ دووەمیان کەمکردنەوەی قەرەباڵغیە سێمیان دۆزینەوەی حالەتەکانە بۆ هەر حالەتێکی گوماناوی یان بزربوو لە ناو کۆمەلگا هاوڵاتی زۆر بە شەفافیانە دەتوانێت بەبێ ئەوەی بێت زانیاریەکانی بگەێنێت و ئاراستە دەکرێت لەلایەن تیمەکانی ژمارە 122 هێڵی گەرم و کۆمەڵێک سوودی تری هۆشیاری تەندروستی کە لە هەمووی گرنگتریان ڕێنماییەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستی بە سوپاسەوە فەرمانگەی میدیا و زانیاری لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ماوەی ڕابردوو پێشکەش کردووە لەم ئێستا دەتوانی بە گوێبیستی تیمی تەندروستی ڕاستەوخۆ ئەم ڕێنمایی پێبدرێت نەگەوەک لە شوێنێک بیخوێنێتەوە کۆمەڵێک سوودی تری گرنگ هەیە و ئامانجەکان دەپێکێ من لێرە دەمەوێت پێشەچی زۆر سوپاسی هەموو لایەنە پەیوەنددارەکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بوونە کە بۆ دانان و دروستکردنی ئەم سیستەمە کە لە ماوەیەکی ئایندەشدا بە شێوازێکی پۆرتالیش بۆ سەر هەموو مۆبایلەکان دەبێت لە هەمویان گرنگتر فەرمانگەی میدیا و زانیاریە کە زۆر هیلاک بوونە بەڕاستی لە ماوەی ڕابردوو لە ئەپدەیتکردن و بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی و لە دانانی ئەم سیستەمە هەروها سوپاسی وەزارەتی خوێندنی باڵا بکەین بەڕاستی خودی بەڕێز جەنابی وەزیر و وەزارەتە بەڕێزەکەیان کە لە ڕێگەی تیمەکان وەزارەتی خوێندنی باڵا هاوکارمان بوونە بۆ دانانی ئەو سیستەمە لە کوردستان GIS و سوپاسی وەزارەتی گواستنەوە گەیاندن بکەین سوپاسی هەموو تیمەکانی فریاگوزاری خێرا بکەین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە بەشی کردە پزیشکیەکان لە بەڕێوەبرایەتیە گشتەکانی تەندروستی تیمەکانی فریاکەوتن و فریاگوزاری ژمارە 122 هەموو فەرمانبەران و کارمەندانی ئەم تیمانە کە 24 کاتژمێر تا ئێستاش بەردەوامن و هاوکاری و ئاسانکاریان بۆ هاوڵاتیان کردووە من لێرەوە سوپاسی کۆمپانیەکانی سپۆنسەر دەکەم و هەروها کۆمپانیەکانی دابینکردنی ئەم سیستەمە دەکەم کە دواتر بەڕێزیان دەتوانن لە ڕێگەی پرزێنتێشنێکی کورتەوە بۆتان ڕوون بکەنەوە بۆی هاوڵاتی ئاشنا بێت چۆن ئەم سیستەمە بەکاربێنن لە ناو ماڵەکانی خۆیانەوە بۆ هیوایان کە هاوڵاتیان هاوکار و پاڵپشتی ئەم تیمانە بن و لە نەتیجە بتوانین زۆرترین حالەت کە بزر بێت لە ئێمە چاوی تیمەکانی دەمسی بکەوێتە سەریان و بیان دۆزنەوە و هاوڵاتی بۆ خزمەتگوزاریەکانی تری دەرەوەی کۆڕۆناش بە هەمان شێوە دەتوانێت سوود لەم سیستەما وەربگرێ بەڕێزان پێش من وتەکانم تەواوکەم هەر حەزم کرد ئەپدەیتێک یان بڵێن نوێترین زانیاری لەسەر ڕەوشی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان پێشکەش بکەین کە وەزارەتی تەندروستی بەسپاسەوە لەلایەن بەڕێوەبرایەتی گشتی کاروباری تەندروستی و تیمەکانی بەڕێوەبرایەتی خۆپارێزنی تەندروستی و هەموو ئەو تیمانەی کار دەکەن بە شەو بەڕۆژ ئەمانە بە شێوازێکی ئەکادیمی دەتوانم پیشانتان بدەین کە ڕەوشی هەرێمی کوردستان لە ڕووی ئەکادیمیەوە شیکردنەوەیەکی ئەکادیمی بۆ کراوە بەڕێزان لە سەرەتای سەرهەڵدانی ئەم نەخۆشیە کە دەبینن ژمارەکان ژمارەی نەخۆشەکانی توشبووە بە ڤایرۆسی کۆڕۆنای نوێ کۆڤید 19 تا حالەتی توشبووی چلەمین کە دەبینن ئەوە لێرەدا دەبینن بە گوێرەی دابشکردن و شیکردنەوەی بە گوێرەی تەمەنەکان کە زۆرترینیان لە نێوان 30 تا 39 ساڵی بووە و ژمارەی حالەتەکانی لە تەمەنی پیر کە ئێمە پێی بڵێن لە 6 ساڵی بەسەرەوە ئەوە تەنها 6 حالەتە و حالەتی ژێر 9 ساڵیش هەیە کە ئێمە دەزانین سێ حالەتی منداڵیش لەناو ئەوانەدا هەیە ئەوەی دەیبینن جیاوازیە لە نێوان 147.5 حالەتەکانی توشبوو لە هەرێمی کوردستان پیاون
و ئافرەت لە 152.5 پێک دێنەوەتە 21 حالەت. بە گوێرەی دابەشبوونی لەسەر شارەکان لە دەستنیشانکردن لە 175 کە دەکات 30 حالەت لە پارێزگای سلێمانی و هەروەها لە هەولێر 122 کە 9 حالەت بووە توش بوو و لە دهۆکیش ئەمڕۆ بوو کە یەکەمین حالەت بوو کە بە ڕێژەیی دەکات لە 103. دەمەوێت لێرە بڵێم ئەوانە تەنها خەڵکی ناو شارەکانی هەولێر سلێمانی دهۆک نین بەڵکو لە قەزا و ناحیەکان و تەنانەت لە پارێزگای هەڵەبجەش خەڵکی پارێزگای هەڵەبجەش بە هەمان شێوە بەڵام لە کاتی ئێستادا دەستنیشانکردنەکە ئەو شارانە بووە. بەڕێزان ئەوە بە گوێرەی پیشەکانیانە پیشەی ئەوانەی توش بوونە زۆرترینیان پیشەی ئافرەتەکانن کە ئافرەتی ناو کاری ناوماڵن و ئەوانی تر قوتابیە بە ڕێژەی دووەم دێت کە 8 حالەتە و 6 حالەتیش کاسبن ئەوانەی کە دواتر دەگەڕێتەوە سەر ئەوانیتی کە قوتابی خوێندنی باڵا یانیش هەر کار و کاسبیەک و پیشەیەکی تری هەیە. لە بە گوێرەی توشبووەکان ئایا لە چ وڵاتێکەوە گەڕاونەتەوە کە توشببووی تێدا زۆر بە زۆرترینیان وڵاتی ئێرانە کە دەبینن لە وڵاتی ئێران زۆرترین توشببوو هەبووە دواتر کۆنتاکت پێشنتەکان ئەوانەی کە کۆنتاکتیان بەو کەسانە هەبووە ئەوانە ڕێژەی زۆرترین پێکدێنن و هەندێکی تریشیان لە ئەڵمانیایە لە سویدا ئەوانەی کە دەیبینن بە گوێرەی دابەشبوونەکانە. ئێستا لە چێ نەخۆشەکان چاودێری تەندروستی دەکرێن حالەتێک زۆرترین حالەتەکان 30 حالەت کە لە نەخۆشخانەکانی سلەیمانی لە نەخۆشخانەی تایبەت بە کۆڕۆنا لە سلەیمانی لە 175 بوو و خۆشبەختانە 13 حالەت بە تەواوەتی چاکبوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراونەوە و لە هەولێر 8 حالەت کە لە 120 پێکدەینی و حالەتێکیش لە هەولێر لە قەزای کۆیە لەوێ چاودێری لەژێر چاودێری پزیشکیدایە و ئەمڕۆژ حالەتێک لە دهۆک. بە گوێرەی لە 166.7 حالەتەکان هیچ نیشانەیەکیان نییە واتە نیشانەی نەخۆشی تێدا دەرناکەوی نە تای هەیە نە تەنگە نەفەسی و نە قورگێشە و نە هیچ نییە بەڵام لە 123یان تایان هەیە لە کۆخە لە 170.9 لە حالەتەکان لە توشبووەکان کۆخە لە تەنگە نەفەسیش لە 107.7. ئەوەی کە دەبینن ئەو ئافرەتانەی کە یان ببورن ئەو یەک حالەت ئافرەتێکی دووجانە حالەتێک خۆی نەخۆشیەکانی کۆندامی سوڕانی هەیە حالەتێک خۆی نەخۆشی زەختی هەیە و سوکەری یەک حالەتە و بەداخەوە نەخۆشیێکی شێرپەنجەش بە هەمان شێوە ئەوانی تر هیچ نەخۆشیێکی پێشەچیان نەبووە. لە 102.5 ڕێژەی پێکەنانی ڕێژەی مردن لە هەرێمی کوردستان پێکدێنی کە تەنها یەک حالەت بووە بەداخەوە کە گیانی سپارت لە 132.5 تا ئێستا ڕێژەی چاکبوونەوەیە کە 13 حالەتە و من لێرە دەمەوێت پێتان بڵێم کە چەند حالەتێکی تریش ئێستا ڕۆژانە تستی بۆ دەکرێت و لە قۆناغی چاکبوونەوە و بەڕێکردنە بۆ ماڵەوە بەڵام ڕەنگە ئەم حالەتانە هێشتانەکە پەلەی تێدا نەکرێت تا بە تەواوەتی مسۆگەرکردنی نەمانی ئەم ڤایرۆسە دەکرێت ئینجا ڕەوانەی ماڵەوە دەکرێت و لە 126 یان لە 165 ببورن 26 حالەتیانن 26 حالت لە کاتی ئێستادا لە ژێر چارەسەرکردندان ئەوەی کە دەیبینن ڕەنگە ڕەساسیەکەیە ئەوە بە گوێرەی شارەکان کە بەرزی و نزمی چۆنیەتی زیادبوونی حالەتەکانە ئەمەش بە هەمان شێوە کە دەتوانم بڵێم لە 13 مانگ زۆرترین حالت بوو هەروەها ڕەنگەکانی تریش بە گوێرەی پارێزگاکانی هەولێر دهۆک سلێمانی هەڵەبجەیە. سوپاسان دەکەین بۆ ئەم داتای زیاتر و وردەکاری زیاتر ژێ لە ڕووی ئەکادیمی و شیکردنەوە بەڵام وەکو پێویستێک بوو ئەمانە بۆ بەڕێستان ڕۆم بکەین. من لێرەوە دەمەوێت جارێشتر سوپاسێکی گەورە و ستایشی بەڕێزان لە پزیشکان و کارمەندانی تەندروستی و هەموو فەرمانبەرانی بواری تەندروستی بکەین هاوکات لەگەڵ سوپاسمان بۆ هەموو دام دەستگاکانی ئەمنی و وەزارەتی ناوخۆ و هەموو وەزارەتە پەیوەنددارەکان کە بەڕاستی لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوو لە قەدەغکردنی هاتچۆ ڕۆڵێکی گەورەیان بینی لە کۆنتڕۆلکردنی زیاتر من دڵنیاتان دەکەم کە ئەگەر بێت و ئەم قەدەغکردنی هاتچۆی و دانیشتن و نهێشتنی قەرەباڵغێن نەبایە ڕەنگە ژمارەی توشبووان زیاتر توش بدەبوو و لە هەمان کات جگەلەوەی توشبوون دەبوو لە ڕەنگە بزربووش دەبوو لە ئێمە لە چاوەکانی تەندروستی بەڵام لە کاتی ئێستادا ژمارەی توشبوون کەم دەکاتەوە و لە هەمان کاتیشدا حالەتەکان بە ئاسانتر دەبیندرێتەوە و دڵنیاین هاوڵاتیش لەگەڵ ئەم
ڕێکارەی کە لە حکوومەت هەرێمی کوردستان بۆ بار و گوزەرانی ڕۆژانە گیرایتە بەر دڵنیان کە تا ڕادەیەکی باش ڕەزامەندی هەبووە و زۆربەی داوای ئەم هاوڵاتی و لایەنە پەیوەنددارانە بووە کە سوودمان لە قەدەغەکردنی هاتچۆ کردووە. من جارێشتر سوپاسی هاوڵاتیان دەکەین، سوپاسی هەمولایەک دەکەین، هیوادارین کە هەمولایەک بەیەکەوە هاوکار بین، پاڵپشت بین لەو ڕۆژەی کە دنیا ئێستا بەسەری داهاتووە، بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپا کە ڕێژەکە زۆر خێرا بەرەوسەرەوە دەچێت، بتوانین هەرێمی کوردستان پاک ڕابگرین و دوا پەیامی من ئەوەیە کە هاوکار و پاڵپشتی ئەم تیمەی ئینفۆرمێشن سنتەر و کۆڵ سنتەر یان پەیوەندیکردنی 24 کاتژمێری و ژمارە 122 بین بۆی بتوانین زۆرترین حالەتی گوماناوی بدۆزینەوە. من سوپاس هیوادارم بە ڕێزان لە دانەری ئەو پرۆگرامە بێن بە شێوازێک بۆمان ڕوون بکەنەوە. زۆر سوپاس.